پێغەمبەری خوا فەرمێت نمونەی مسلمانان و ئیمانداران بەڕاستی لە ڕەحم و سۆز و بەزەییانە، لە احترامیانە بەرامبەر بە یەکتری، لە تەقدیر و ڕێزیانە بەرامبەر بە یەکتری هاوێنەی جەستەیەکی تەنهایە. چۆن ئەگەر جەستەیەک پەنجەیەکی ئازاری ببێت ئەو جەستە تەواو ئازار ئەکەوێتە ئەو جەستە و تادایەگرێ و ناڕەحەت ئەبێ مسلمانان ئاوا بن. کاتێککە مسلمانێک کێشەی هەبێ، گرفتی هەبێ، نەخۆش بێ، فەقیر بێ، ئەجار بێ، ئەبێ تەواوی ئوممەت، تەواوی ئەو گەڕەکە ئەو شارە، تەواوی ئەو محەلە هەمووی بە ئازاری خۆیانی بزانن. ئێمە پێی وایە چەند راوسێمان هەیە فەقیرە و نەوتی نییە ئاگای لێ نییە، چەند راوسێمان هەیە هەژارە و نانی ئێوارەی نییە و ئاگای لێ نییە، چەند راوسێمان هەیە فەقیرە و نەدارە و منکوبە و پارەی دەرمانی پێ نییە، تۆ ئاگای لێ نییە، خۆت بە تێری ئەخەوی و ئەو بە برسێت ئەخەوێ. بۆیە پێغەمبەر فەرمێت والله بەو کەسەی گیانی منی بەدەستە ئیمانتان تەواو نابێ ئەگەر خۆتان بە تێری بخەون و دراوسەکەتان بە برسێتی. ئەمە ئەخلاقی ئیسلامە، ئەمە ئەخلاقی پێغەمبەرە صلی الله عليه وسلم.